سێ بەرمیل و چوار بەرمی زیاتریش وەڵی ماڵێ بردوو ماڵێ قەردم کردووە پارەی بایعەکەمدا. دوای ساڵانێکی زۆر 2000 چاوەڕوانی بۆ وەرگرتنی نەوتی سپی کۆتایی هات. ئەم هاوڵاتیە کە لە نۆرەی وەرگرتنی بەشە نەوتەکەیەتی وە خۆی ئاماژەی بۆ دەکات بەشێک لە هاوڵاتیانی شاری کۆیە نزیکەی 4 ساڵە هیچ بڕانەوتێکیان وەرنەگرتووە و دەژڵێت هەر ماڵێک لە وەرزی زستان پێویستی بە 600 لیتر نەوت هەیە. خەڵکەکە زۆر گازاندە هەیە بۆ لەبەر بێنەوتی گوێ لێ ئێستاش ئەوە 3-4 ڕۆژە بەڕەتی چاک دێ ئیشەلا بەردەوامیش دەبێت لەو هاتنەی خەڵکەکە زۆر داواکاری نەوتی دەکا و 3-4 ساڵە نەوت بە ڕێژەیەکی کەم دێ. ڕاستی لەگەر باران و بەفرێکی زۆر ئەم ساڵە ڕووی لە شارەکەمان کردووە پێویستیمان زۆری بە نەوتە نەوتیش کە دابەش دەکرێت بەڕاستی ئێستا زۆر بەکەمی دێتن. قایمقامی قەزای کۆیە ڕای دەگەیەنێت بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم ساڵدا نەوت بەسەر هاوڵاتیانی شاری کۆیە و دەوروبەری دابەش دەکرێت و ئەوەش دوای ئەوە دێت لە چەند ڕۆژی ڕابردوو سەرجەم کێشە و داواکاری هاوڵاتیانیان گەیاندۆتە جێگری سەرۆکی حکوومەت. دوای هەوڵەماندووبوونێکی زۆر چەندین جار پەیوەندیکردن بە پارێزگاری هەولێر و بەلایانی پەیوەنددار و حکوومەتی هەرێمی کوردستان و لەو دانیشتنەی کە لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاکوبات تاڵەبانی باسمان لە دابەش نەکردنی نەوت لە سنووری کۆیە کرد کە لە زۆربەی سنوورەکانی دابەش دەکرا سنوورمان بەیەکەوەیە بە نمونە لە قزاکانی شەقڵاوە ڕانیا دووکان چەمچەماڵ شوان هەمووی دابشکراوە کۆیە ماوەتەوە دواترەوە جنابیان هاتنە سەرخەدووە بە جۆدی جەنابی پارێزگار و ئیدارەی ئێرە بە تەنسیق لەگەڵیان لەخوا بە زیاد بێت چەند ڕۆژەکە دەستکراوە بە دابشکردنی نەوت دابشکردنی نەوتەکەشمان بۆ شێوەیە داناوە ئەوانەی کە زوو وەریگرتووە لە دوای وانەوە دەست پێ دەکات بە ژمارە. هەتا ئێستاژەوەی دابشکرایە لە کۆیە ناو سنتەری کۆیە 2902 خێزان وەریگرتیا لە ناحیەی سکتان 680 خێزان لە ناحیەی تەقتەق 578 ئەو ساڵ کە لە وەجبەی 2019 دەستی پێکردیا. داواکارین بە پێی پێویست لە بۆمان بنێرن دابشکردنەکەش ڕێک و پێکە و خەڵک لێی لێ نییە و بەهۆی ئەو شەپۆلە بەفر و بارانەی لەم ساڵدا زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە خواستی هاوڵاتیان لەسەر نەوت و ئامرازەکانی گەرمکەرەوە زۆر بووە سەرڕای ئەوەی لە ئێستاە کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی و قەیرانی غاز زیادی کردووە. لە قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.